خۆپیشاندانی چین و توێژە جیاوازەکان بەردەوامی بایکۆتی هۆڵەکانی خوێندن و لابردنی پاشەکەوتی موچە و پێدانی موچە لە کاتی خۆیدا داواکاری نزیکەی 2 مانگی خۆپیشاندەرانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینە. جارێکی تر لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی خۆپیشاندان ئەنجام درا، بەڵام ئەم جارە جگە لە مامۆستایان و فەرمانبەران بەشێک لە وڵاتیان و خوێندکاران و کاسبکاران بەشداری خۆپیشاندانەکەیان کردو بۆ ماوەی 3 کاتژمێر شەقامی سالمیان داخست. خەڵک لە تەحمولیان نەماوە، ڕێگەی نانیان لێگرتوین، ڕێگەی ژیانیان لێگرتوین، ئەبێ ئێمەش ڕێگەی نان و ژیان و کۆپانیا و ئەو جادانیان لێ بگرین کە نەوتەتزن بەبەرچاوی ئەمەوە میلەت برسیەکەن. بەم خۆپیشاندان و بەم ناڕەزایەتیانە ئەکەوێتە سەر حکومەت دەتوانێت لە خلالی 24 ساعتان وەزعە چاکە، لەبەرەوە ئەمە بەڕاستی قەیرانی دارایی نیە، قەیرانی سیاسیە. دروشمەکانی ئەمڕۆی خۆپیشاندەران بە دەر لە داواکاریەکانی خۆیان کاردانەوەیەک بوون بۆ وتەکانی بارزانی لەسەر ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران. بەشێک لە خۆپیشاندەران باسییان لەوە دەکرد بارزانی لە بەرامبەر داواکاری و ناڕەزایەتیەکاندا بێباکە. ئێمە ئێستا هەڵناپەڕین، ئێمە بۆ خەڵکی برسی و گیرفان بەتاڵ و قوتبڕینی خەڵکی هەڵناپەڕین، بەڵام کاتێک بۆ مەرجی دەسەڵاتە بێباکە قوتخۆرەکەی ئەم میلەتە هەڵەپەڕین. ئێمە هەڵناپەڕین، ئێمە ڕائەپەڕین، دوای ڕاپەڕین هەڵدەپەڕین. پێش کۆتاییاتنی خۆپیشاندانەکە گرژیواڵۆزی لە نێوان هێزامنەکان و بەشێک لە خۆپیشاندەراندا ڕوویدا و 3 کەس دەستگیر کران و دواتر ئازاد کران. نێڵین ئیهانە بکرێن، چکە بەڕاستی ئێستا دوو کوڕی گەنج لێرە ئیهانە کران بە شەق و بەتی هەڵان و بە جنێوان بران. معنای نییە ئێمە قبوڵی ئەمە بکەین، ئەگەر ئێمە قبوڵی ئەمە بکەین کەواتە ئێمە قبوڵمانە دەسەڵاتیمان پێیەکە. لە دوای خۆپیشاندانەکانی سلێمانی ئەنجومەنی بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان یاداشتێکیان ئاراستەی ڕێکخراوی یونیسێف کرد و داوایان کرد بەهانای بواری پەروەردەوە بێن چونکە لە لێواری مەرگدایە. چۆن بودجەیەکی تایبەت لە دژی تیرۆر تەرخان کراوە بە هەماشەوە بڕی بودجەیەکی پێویست بۆ سێکتەری پەروەردەش تەرخان بکرێت بۆ ئەوەی هاوشەوەی ئەو پەروەردەش لە تیرۆرکردن ڕزگار بکەین، چونکە ئەوەی ئێستا دەگوزارێت تیرۆرکردنی دەرونی هەستی زیاتر لە 700,000 خوێندکار و زیاتر لە 50,000 مامۆستایە. هاوکات جگە لە شاری سلێمانی خۆپیشاندان لە هەریەکە لە ڕانیە و دەربەندیخان و کفری بەڕێوەچوو. مامۆستایان و فەرمانبەرانی ئەو قەزایانش داوایان کرد داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. خەڵک لە خۆشییان نەهاتۆتە سەرجادە، چارەسەرێکی ئەم دۆخە بکە. ئێمە بۆ پشتگیری لە هیچ حیزبێک و هیچ لایەنێک سیاسی نەهاتووینەتە سەرم جادە. هەمومان پێکەوە شان بدەینە بەر ئەم خەباتە مەدەنیە و ڕێگان نەدەین هیچ حیزب و لایەنێکی سیاسی خۆی بکات بە خاوەنی ناڕەزایەتیەکان و وەکو مامۆستایان و فەرمانبەران هاتوونەتە سەر جادە بۆ درێژەدان بە بایکۆت و هەروەها درێژەدان بە خۆپیشاندانی هەفتانە کە دامەنەوە. نزیکەی 50 ڕۆژە خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بەردەوامە، بەڵام تا ئێستا حکوومەت بە فەرمی هیچ وەڵامێکی بۆ خۆپیشاندەران نەبووە و تەنها داوای کردووە خوێندن دەست پێ بکەنەوە و بگەڕێنەوە سەر دەوامەکانیان. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.